یەک لە بڵاوکراوەکانی تر کە ئەویش بەرگی دووەمیان کتێبی دووەمی سایکۆلۆجیا کتێبی دووەم کە بەم زوانە لا یەکێک لە ناوەندە ئەدەبی و ڕووناکبیریەکان بێگومان بڵاوەکرێتەوە کە ئەم کتێبەش کتێبی سایکۆلۆجیایە کە بەرگی دووەمی ئەم کتێبەیە بێگومان هاوشێوەی کتێبی یەکەم بابەتەکان لەلایەن کەسانی خاوەن بڕوانامە و هەروەها ئەو کەسانێک کە بڕوانامەی ئەکادمیان لە بواری دەروون ناسیدا هەیە نووسراون و لە چەند ئاستێکیشدا بابەتەکان بێگومان پێدا چوونەوە یاخود لێکۆڵینەوەی تایبەتیان بۆ کراوە و هەر بابەتێکیش پاش تەواوبوونی لەلایەن سەرپەرشتیاری کتێبەکەەوە پێدا چوونەوەی زانستی و زمانەوانی و سەرەتاییشان بۆ کراوە کە بە پێی ڕێنوێنەکانی نووسینی بابەتەکان لە سایکۆلۆجیادا ڕێکخراون ئەمە یەکێکە لە نوێترین بڵاوکراوەکان. هاوشێوەی کتێبی یەکەم بابەتەکان لەم کتێبەدا لەلایەن کەسانی خاوەن بڕوانامەی ئەکادمی لە بواری دەروون دروستیدا نووسراون و لە چەند ئاستێکیشدا بابەتەکان پێداچوونەوەیان بۆ کراوە هەر بابەتێک پاش تەواوبوونی لەلایەن سەرپەرشتیاری کتێبەوە پێداچوونەوەی زانستی و زمانەوانی سەرەتاییان بۆ کراوە بەپێی ڕێنوێنیەکانی نووسینی بابەت لە کتێبی سایکۆلۆجیادا ڕێکخراون لە دواتردا خوێنەرێکی ئاسایی کە تایبەتمەندی ئەکادمی نەبووە لە بواری دەرونیدا بابەتەکانی خوێندوتەوە و هەڵسەنگاندنی بۆ ئەوە کردووە تا چەندێک بابەتەکان ڕوون نووسراون و تێگەیشتن لیان ئاسانە. پاش ئەمە نووسەر و وەرگێر خسرە و مەحموود میراودەلی پێداچوونەوەی زمانی بۆ ئەم کتێبە کردو و لە کۆتاییشدا دکتۆر جعفەر عومەر پێداچوونەوەی زانستی بۆ سەرجەم بابەتەکان ئەنجام داوە.